إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستەکانم، وا دەڕۆژی ئەخیر نزیک بوویەوە و هێواش بەرەو کۆتایی ڕەمەزان ئەکەوینە ڕێ و بە بێگومان بن لەوەی کە زۆر بە خێراییش تێپەڕ ئەکا و کاتێک ئەزانین ئەڵێن سبەی یان دوو سبەی جەژنە، ئەم دەشەوەی ئەخیری ڕەمەزانە پوختە و ئەتوانی بڵێ پوختترین و چاکترین ڕۆژەکان و شەوەکانی مانگی ڕەمەزانە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لەبەر گەورەی ئەو دەشەوا و ئەو دەڕۆژە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاکی لێ ئەکرد بە دارا و ئامادەباشی ئەنوان و ماڵ و مناڵی خۆی هەڵ ئەساند و خۆی ئامادە ئەکرد بۆ ئەو دەشەوە تایە عیبادەت بکا و خواپەرستیەکی زیاتر بکا، بەڵکو بشتوانێت لەیلەت القەدریش بەدەست بێنێ لەو دەشەوەیە. و دەشەوی ڕەمەزان ئینزارێکە بۆ ئەوەی کە مانگی ڕەمەزان لە کۆتاییایە و دائما ئەسپیش عادەتی وایە عەرەب وا ئەڵێ إن الخيل إذا بلغت المضمار أخرجت أحسن ما عندها. أسب أجر جيشت كوتاي أو يعني خريكة كوتاية والنهاية تشتكي لي وديارة لكاتي بيش بركي ومسابقة حرشي تواناي بيه لكوتايا كيا دريخا جاء مش حرشي توانا من هي بالم دشوي أخيرا كليلة القدر تيايا بتوانين دري بخين وحرشي توانا من هي بكاري بينين بو أوي زياتر لخوا ونزيق ببينوا. ليلة القدر أكيت أم دشوا وخوشوا يسكانم لمعنى كاني ليلة القدر چونکە تۆ کە شتێک خەریکی عیبادەتێکی ئەگەر معناکەی بزانی زۆر خۆشە. لەیلەت القەدر بە چەند معنایەک دێ، لەوانە لەیلەت القەدر بە معنای پلەبەرزی و شەرفدارێتی دێ، یعنی قەدری بەرزە، یعنی بەڕێزە، شەرەفی گەورەیە، پلەپایی بەرزە. ئەمە معنایەک لە معناکانی. معنایەکی تری لە معناکانی بە معنای ئەوە بە معنای ئەندازەدانان، یعنی لە قەدەرەوە دێ، وەکو ئەوەی بڵێ خوای تەعالا لەم دەشەوەیە یان لەو شەوەیە ئەندازەی هەموو شتەکان دیاری ئەکات، وەکو بۆ نمونە ژیان، مردن، نەخۆشی، لەشساغی، دەوڵەمەندی، فەقیری، لەو شەوەیە دیاری ئەکا. جا مەلائیکەکان زەلامی وا ئەبینن زۆر دڵخۆشە و بەتەمایە چەندینی ساڵی تر بژێ مەلائیکەکان ئەزانن کەوا ئەو کەسە ئەجەلی لەم ساڵەیە کۆتایی پێتێ لە ڕۆژێک لە ڕۆژەکانی ئەم ساڵەیە. هەروەها یەکێکی تر لە معناکانی لەیلەت القەدر بە معنای تەنگی دێ، قەدر بە معنای تەنگی دێ کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی تەلاقا باسی ئەو کەسانە ئەکا کەوا نەفەقەی خێزانەکانیان ئەدەن، ئەفەرمێ ومن قدر عليه رزقه ومن قدر يعني هر کسی اگر
تنگانەی بوو ڕزقی تەنگ بوو بە گوێرەی خۆی نەفەقە ئەکا. جا قەدر بە معنای تەنگیش دێ. لەیرە چی پەیوەندیەکی بەم شەوەوە هەیە؟ پەیوەندیەکەی ئەوەیە کە لەو شەوەیە ئەوەندە مەلائیکەی خوای پەروەردگار دا ئەبەزنە سەر زەوی کە زەوی تەنگ ئەبێتەوە. ئەوەندە مەلائیکە لەو شەوەیە دا ئەبەزێ زەوی تەنگ ئەبێتەوە. خۆشەویستەکانم، خوای گەورە منەتی زۆرە بەسەر ئومەتی ئیسلامە، بە تایبەت بەسەر مرۆڤایەتیە و بە تایبەت بەسەر ئومەتی پێغەمبەری خۆشەویستمانە صلى الله عليه وسلم. لو منەتانەی کە خوا ئەیکا بەسەر ئومەتی محەممەدا ئەوەیە کە 50 نوێژ فەرزە لەسەرمان ئێمە لە شەو ڕۆژێکە، 50 نوێژی فەرز لەسەرمان هەیە، بەڵام خوای تەعالا بە 5 فەرز حسابی 50مان بۆ ئەکا. هەر کەسێ 5 فەرز بکات ئەو 5 فەرزەی کە دیاری کراوە خوای تەعالا 50کەی بۆ ئەنووسێ. ئەمەش ڕەحمەتی خوای پەروەردگارە. خوای تەعالا بەگرتنی یەک مانگی ڕەمەزان و 6 ڕۆژەکەی شەوال یعنی شەشەڵە، خوای تەعالا حسابی ڕۆژووی هەموو ساڵەکەمان بۆ ئەکا. پێغەمبەرەکانی تر و قەومەکانی تر بۆ نمونە داود عەلەیهی سەلام ڕۆژنە ڕۆژە بە ڕۆژوو بووە، بەڵام ئەجری ئێمەی نییە کە ئێمە مانگی ڕەمەزان ئەگرین لەگەڵ شەشەڵەیە حسابی هەموو ساڵەکەمان بۆ ئەکرێ. زۆر مهمە برا بە ڕێزەکانم، ئەمە منەتی خوایە بەسەرمانە بە عەمەلێکی کەم ئەجر و پاداشتێکی زۆر. یەکێکی تر لە منەتەکانی خوای تەعالا لەیلەت القەدرە کە خوای تەعالا لە یەک شەوا و عیبادەتی شەوێ ئەجر و پاداشتی شەوێ بە قەدەر و بە ئەندازەی چەندێکە؟ بە ئەندازەی 1000 مانگە. 1000 مانگ خۆشەویستەکانم بەس بەدەم ئاسانە، یعنی 83 ساڵ زیاتر، حتى نافەرمێ 83 ساڵ، حتى نافەرمێ 1000 مانگ، ئەفەرمێ زیاتر لەوە، زیاتر لەوە، خەیرٌ لەوەش زیاترە، خەیرٌ من ئەلفی شهر. ئەگەر خوای گەورە بیکاتە قسمەتت لەیلەت القەدرت بەربکەوێ، خێری 83 ساڵ عیبادەتت بۆ ئەنووسرێ. یعنی ئەگەر تۆ لە شەوی لەیلەت القەدرە یەک ڕکات نوێژت کردبێ، بە 83 ساڵ گشت شەوێ ڕکاتێک نوێژت کردبێ و شەو نوێژیت کردبێ بۆت حەسابە. بۆیە ئەوانە هەڵەن کەوا ئەزانن لەیلەت القەدر ئەوەیە هەر لە سەرەتای شەوە هەتا کۆتایی شەو ئیلا تۆ بەخەبەر بی ئەوجا لەیلەت القەدرت بۆ حەسابە. وانییە لەیلەت القەدر ئەوەیە کە تۆ لەو شەوە ئەگەر یەک چاکە بکەی بە 83 ساڵ هەزار زیاتر لە 83 ساڵ بۆت نووسراوە. یعنی ئەگەر کەسێ لەو شەوە 1 سعات بەخەبەر بێ، 1 سعات عیبادەت بکە بە کاملی ئەو سعاتەی بۆ نووسراوە. زۆر مهمە ئێمە هەڵ بدەین ئەو شەوەمان یعنی لەدەست دەرنەچێ بە قەدەر توانە. ئەگەر هەر نەشتوانین بتوانین چەندە توانامان هەیە عیبادەتی تیا بکەین و خواپەرستی تیا ئەنجام بدەین. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە سوورەتێکی دابەزاندووە بە ناوی سوورەتی قەدر. ئەفەرمێ خوای تەعالا ئینا ئەنزەلناه فی لەیلەة القەدر. خوای تەعالا ئەم قورئانەی دابەزاندووە لەبەر پیرۆزی ئەو شەوە لە شەوی قەدرە. خوای تەعالا قورئانی لە شەوی قەدرا دابەزاندووە. وما أدراك ما ليلة القدر. أي محمد صلى الله عليه وسلم توچو زاني ليلة القدر چيا؟ ليلة القدر خير من 1000 شهر. ليلة القدر خيركي زور زياتر لچنه لا 1000 ما لا 83 سال عبادته خوا پرستی. تنزل الملائكة والروح فيها. ملائكة كان خواي تعالى بيان أفرمي ونبون أتانوت خواي أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء. خواي مروف أخيت السرزوي كلا سرزوي آخريكي آجاو خرابو خرابا كارين. خواي تعالى بيان أفرمي دي بچن إيستا لم شواب بين بزان مروف كان چيا كان لسرزويا چۆن خەریکی عیبادەت و خواپەرستین، چۆن خەریکی زکر و نوێژ و گوێگرتن لە وتار و لە قسەی شیرین. بڕۆن مەلائیکەکان و سەرکردەکەیشتان کە جبریلە عەلەیهی سەلام خوای تەعالا
ئەویش ئەنێرێتە خوارەوە هەر هەموو بۆیە سەرزەوی تەنگ ئەبێتەوە لە زۆری ئەو مەلایکانەی کە دێن ئامادەی لەیلەت القەدر ئەبن لەگەڵ مسلمانانە. سەلام هەیە ئەو شەوە سەلامە واتە پارێزراوە لە شەڕی شەیطان. حتى تەنانەت ئیبن مەسعود خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ وەکو چۆن مەرەدەی شەیاطین ئەبەسرێنەوە شەیطانی گەورەش لەو شەوە و حتا بەیانەکەشی ئەبەسرێنەوە تەنها بەیانیانێک کە خۆر دەرئەچێ لە بەینی دوو شاخی شەیطان و دەرناچێ شەوی ئەو بەیانیانەیە کە شەوەکەی لەیلەت القەدر بووە. بۆیە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم دەشەوەی تەرخان ئەکرد لەگەڵ ڕۆژەکانیا بۆ عیبادەتکردن تەنانەت ئیعتیکافێکرد لە مزگەوت دەرنەئەچوو پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنانەت کە ئیتر دەستی بکردایە بە شەوەکانی لەیلەت القەدر پێغەمبەر صلی الله عليه وسلم ماڵ ئاوایی لە خێزان و مناڵەکانی کرد لە مزگەوت دەرنەئەچوو هەر خەریکی عیبادەت بوو کە پێی ئەوترێ ئیعتیکاف. لە ئاەتەکانی ڕەمەزان و ڕۆژوە تأكيد لسر چوار عبادت كراوة اگر تماشا آيات كان بكن لآياتي سطو هشتاو سي سورة بقرة هتا سطو هشتاو حوتي سورة بقرة تأكيد لسر چوار عبادت كراوة يكم يان روجو دوهم يان قرآن خويندن سيم يان لآياتي دو سطو هشتاو شش يا سطو هشتاو شش خواهي تعالى باسي دعاءك وإذا سألك عبادي عني لبيني أو آياتانا دعاء كردن شوارە میشیان ئیعتیکاف کردن و مانەوە لە مزگەوتە. ئەم عیبادەتانە زۆر زۆر پیرۆزن. ئەگەر ئینسان بۆی بکرێ دەشەوەکە کامل دەرنەچێ لە مزگەوت خەریکی عیبادەت و خواپەرستی بێ لەگەڵ ڕۆژەکانیان زۆر زۆر چاکە. ئەگەر ئینسان بۆی بکرێ ئەگەر بۆت بگونجێ جا ئەگەر بۆت نەگونجیا هیچ نەبێ هەر لەو شەوانە دەرنەچی لە مزگەوت هیچ نەبێ شەوەکانی زیاترین کاتەکانت لە مزگەوت تا بە و خەریکی نوێژ و خەریکی عیبادەت و خەریکی خواپەرستی بە. هەندێک حەدیث دەربارەی فەزلی لەیلەت القەدر و فەزلی ئیعتیکافکردن و مانەوە لە مزگەوتە هاتووە لە پێغەمبەری خۆشەویستمانەوە منیش عەرزتانێکم بەپەلە. ئەبوو هورەیرە ئەیگەڕێتەوە لە فەرمودەیەکە کە لە تەخریجی بوخاری و موسلیمە ئەفەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هر کەسێ ئەگەر خوای گەورە بۆی بکا بتوانێ شەوی لەیلەت القەدر خەریکی شەونێژی بێ و خەریکی ذکر و دوعا و عیبادەتکردن بێ خوای تەعالا لە هەموو گوناحەکانی خۆشە بێ. من قام ليلة القدر إيمانا واحتسابا لبر خاطري خوا چاوڕانی ئەجری خوا بێ بەبێ ڕیا بەبێ تەماحێکی دنیایی. من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. خواهی گەورە لە هەموو گوناحەکانی پێشووی خۆشە بێ. عایشە دایکی ئیمانداران خێزانی پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم ڕزای خوای لێ بێ ئەیگەڕێتەوە بمان ئەفەرمێ كان النبي صلى الله عليه وسلم إذا دخل العشر شد المئزر. پیغمبر صلی الله علیه وسلم اگر دشوی رمضان باتایت اگر در روز رمضان باتایت پیغمبر صلی الله علیه وسلم بنخوینی تون اکردوا یان چاکی اکرد بدارا و احیا لیله شوکانی حمو بعبادت زندو اکردوا و ایقظ اهله و کسکارکش یالا سان بو عبادت کردن. ئەوەی شەر بوخاری و مسلم ئەیگەڕنەوەی ئەمەم ئەڵێن معناکان دێ لە عولەما ئەڵێن معناکەی ئەوەیە کە لەو دەشەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو چۆن ڕۆژەکانی بە ڕۆژوە و نزیکی خێزانی نەئەبووەوە شەوەکانیشی نزیکی نەئەبووەوە. هەندێک عولەماش ئەڵێن معناکەی ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جد و ئیجتیهادی زیاتر ئەکرد لەو دەشەوەیە. هەروەها دایکی ئیمانداران عائشە خوای لێ ڕازی بێ ئەیگەڕێتەوە فەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم يجتهد في العشر الأواخر ما لا يجتهد في غيره. رواه مسلم. أفرمي پیغمبر صلى الله عليه وسلم أو اجتهاد كوششي كلدشوي أخيرا أي كرد لكاتكاني تراني أكرد زياتر لأبراب عبادة كردن. لحديث أبو سعيد خدريها هاتوا خوائل الرازي بيك لبخاري مسلمة هي
أفرمي بيغمر صلى الله عليه وسلم حديث كدريجة من كرتي كم در كردو بو جنابتان أفرمي إني أعتكف رجل كان بيغمر صيبه وصحابة كان أكد فرموي إني اعتكفت العشر الأول فرموي من دشوي أول رمضان ما ولا مزقوت آخريكي عبادت بو بتماي ليلة القدر بم دشوي يكم باشان دشوي ناو رازيش هر ما وو خريكي عبادت كردن بوم بونيتيك ليلة القدر بربكوي باشان بيان وتم يعني للاين خواو كسي بي وتم يعني ملائكية كخواي قورنا دوتي بيانوت إنها في العشر الأواخر فرمي أي محمد ليلة القدر هالة دشوي أخيرة فمن أحب منكم أن يعتكف فليعتكف هر كسي حزك اعتكاف بكاو بمينيتو لمزقود بو عبادة باب بمينيتو جاء كوملك لصحابة كان لقل بيغمرا مانوا صلى الله عليه وسلم دشوي أخير بو عبادة كردن لحديثي تري شهاتوك هر دايكي إيمان داران عائشة إيجرتو حديثك بخاري ومسلم روايتي عن كردو أفرمي بيغمر فرموي تحروا ليلة القدر في الوتر من العشر الأواخر من رمضان يعني ليرة أمجا تحديدي كرد يعني اللي فرموي هردا شوكي أخير قشتي أمجا بيغمر صلى الله عليه وسلم توزي زياتر جختي لسر شواتيقكاني كردوا شواتيقكاني بلام لواني إيسي كتان بلين أي باشا يعني يما بس شواتيقكان بقرين من ألم هردا شوكا چونکە تۆ نازانی لەوانەیە ڕەمەزان پاش و پێشێکی تیابێ ئاگات نەبوو بێ تۆ پێت نەزانی بێ یعنی مسلمانان پێیان نەزانی بێ ڕەمەزان شەوێک پێشووتر شەوێک دواتری کەوت بێ جا ئەوە لێرە بوو ئەوەی تۆ نازانی کامەی تیقە و کامەی جووتە لێ تێک بچێت هەر هەمووی بگری ئینشاء الله بەری ئەکەوێ. دایکی ئیمانداران عایشە فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر من مامەوە بۆ شەوانی قەدر و بۆ شەوی قەدر مامەوە و عیبادەتم کرد چی دوعایە باشترە کە لەو شەوە ئەنجامی بدەم و زیاتر وەکو بڵێ ئەو دوعایە بکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی قولی اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. ئاسانە زۆر. اللهم إنك عفو تحب العفو فاعف عني واتا خوایە تۆ لێبوردەی لێبوردنت خۆشەوێ لێم ببوورە خوایە تۆ لێبوردەی لێبوردنت خۆشەوێ لێم ببوورە. یعنی بەم دوعایە هەوڵ بدە زوانت پاراو بێ لە ئەو شەوانەی کە لە لەیلەة القەدر ئەمێنیتەوە. یعنی زیاتر و زیاتر ئەم دوعایە بکە و ئەم پاڕانەوە ئەنجام دە. ئەم حەدیثەش ئیمامی ترمذی و نەسائی و ئیمامی ئەحمەد و ئیبن ماجە ئەمانەی گێڕنەوە حەدیثەکەش حەدیثێکی صحیحە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە کە ئیمامی مسلم بۆمانێ گێڕێتەوە فەرمێ من صلى العشاء في جماعة فكأنما قام نصف الليل ومن صلى الصبح في جماعة فكأنما صلى الليل كله. هر کەسێ ئەگەر نوێژی عیشا بە جەماعەت بکە وەکو ئەوە وایە کە شەو نیوەی کاملی شەو نوێژی کردبێ. یعنی ئەگەر تۆ قسمەتت بەر نەکەوێ لەیلەة القەدریش عیشاکەت بە جەماعەت کردبێ نیوەی شەوەکەت بۆ نووسراوە. و هەر کەسێ نوێژی بەیانیش بە جەماعەت بکە وەکو ئەوە وایە هەموو شەوەکە شەو نوێژی کردبێ. زۆر فرسەتە لە دەستی خۆتانی نەدەن. ئەمە خەڵکێکەیە مەسەلەن لەیلەة القەدر ئەگرێ بەڵام گوێ ناداتە نوێژی عیشا بە جەماعەت بیکا لە مزگەوت یان نوێژی بەیانی ناگەڕێتەوە بۆ مزگەوت ئەم فەزڵە گەورەی لەدەست دەرەچێ. جا ئاگامان لە خۆمان بێ هەوڵ بدەین شەوانی لەیلەة القەدر بڕازێنینەوە بە نوێژە جەماعەتەکانمان و ڕۆژەکانیشی هەروەها بڕازێنینەوە. هەوڵ بدەین ئەو دەشەوە هیچ نەبێ نوێژی عیشا و نوێژی بەیانی بە جەماعەت ئەگەر بیشکرێ نوێژەکانی تریش بە جەماعەت ئەوە هەر زۆر زۆر چاکە. داواکارم خوای گەورە بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوای یارمەتیمان بەی ئەم دەشەوە زیاتر و زیاتر لە تۆ نزیک ببینەوە.
يا ربي خوايا بخاطر ناوجوانا كان يخوت بخاطر اسم عظمي خوت إصلاحي حال من بكي رحمان بي بكي بزيد في ما بيته وخوايا يا ربي ليلة القدر بكيت نصيب من يا ربي خوايا أم طاعة عبادتك أنجام يدين لما ندور قردبه يا ربي خوايا بخاطر ناوجوانا كان يخوت بخاطر اسم عظمي خوت خوايا رحم بها موچين وطائفة كان أم لا تبكى رحم ببيعه بتمنى كان من بكى بزيد بقنج كان ما بيته مالو منال من إصلاح بكي يا رب العالمين خوايا بخاتنا وجوانا كان يخوت شفاي نخوش كان من بدي رحم بمردو كان من بكي يا ربي اوي احتياجيك بوي جيب جيبكي يا ربي اوي قرزارة بوي بدي توا اوي منالي نيا خوايا رحمي في بكيت ومنالي بس نصيب بكي اوي حز جياني هاو سرايتي اكا خوايا بنصيبي بكي يا ربي خوايا بخاتنا وجوانا كان يخوت يا ربي خوايا ام قيرانا لسر ولات من لابي رزق الروزي من برفراوان بكي خوايا رحم من بكي او كارباي ام ولات بركتي تي بخي يا ربي كاربدستاني أمولات تشاك وإصلاح بكي يا ربي تبعي بخيت النيوان ميعني ويا رب العالمين يا ربي خوايا بخاتنا وجوانا كان يخوت بخاطري اسم عظمي خوت هرگيزا وهرگيز دستي هيج ظالم يظالنا كي بسر معنا آمين آمين